گۆڕانکاریەکانی ئاو و هەوا، پیسبوونی ژینگە و بەرزبوونەوەی پلەی گەرما ئەگەر جارێک بۆ جیهان جێی مەترسی بێ و پێویستی بە خەم لێ خواردن بێ، ئەوە بۆ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوو جار پێویستێتی. بەو پێی ڕێژەی بەرزبوونەوەی پلەی گەرما لەم ناوچانە دوو هێندەی ناوچەکانی دیکەی سەرزەویە. بە پێی توێژینەوەیەکی گۆڤاری ساینس، بەردەوامی بەرزبوونەوەی پلەی گەرمی گۆی زەوی بەرەو کارەساتی گۆڕانی ئاو و هەوا دەبا. تیم لینتۆن یەکێک لە توێژەرانی توێژینەوەکە بە فرانس پرێسی ڕاگەیاندووە. ئەوەی بیری لێ دەکەمەوە ئەوەیە ئەم گۆڕانکاریانە ڕووی جیهان دەگۆڕێ بە توانەوەی زیاتری بە سەڵەکەکان و سووتانی زیاتری دارستانەکان مەترسیەکان زیاتر دەبن. لینتۆن هۆشداری داوە لەوەی توانەوەی بە سەڵەکەکانی گرینلاند و ڕۆژئاوای ئەنتارکتیکا مەترسی بەرزبوونەوەی ئاستی ڕووی دەریا زیاد دەکا. بە جۆرێک دوور نییە لە 100 ساڵی داهاتوودا ئاستی ڕووی دەریا چەند مەترێک بە بەراورد بە ئێستا بەرز بێتەوە. ئەو توێژەرانەی گۆڤاری ساینس پێیان وایە مرۆڤایەتی تا ئێستاش توانای ڕاگررتنی بەرزبوونەوەی پلەی گەرمی گۆی زەوی هەیە و دەتوانێت بە کەمکردنەوەی هۆکارە هاندەرەکان ڕێگە لە ڕوودانی کارەسات بگرێ. هاوکات توێژینەوەیەکی دیکەی ئاو و هەوا دەری خستووە، ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوو بەرامبەری تێکڕای جیهان گەرمتر دەبێ. ئەمەش کاریگەری گەورەی نەرێنی لەسەر گەل و خەڵک و ئابووریە وڵاتانە بەجێ دێڵێ. بەپێی ئەو توێژینەوە نوێیە کە لە کۆنفرانسی تایبەتی نەتەوە یەکگرتووەکان بۆ ئاو و هەوا پەخش کرا، زیاتر لە 400 ملیۆن دانیشتووی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەهۆی شەپۆلی بەردەوامی گەرمای توند، وشکە ساڵی و بە بیابان بوون، بەرزبوونەوەی ئاستی ڕووی دەریا لە ژێر مەترسیدان. توێژینەوەکە دەری دەخا هەردەیەک بە تێگڕایی 0.45 پلەی سەدی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر گەرم دەبن. ئەمە لە کاتێکدایە لە ناوچەکانی دیکەی جیهان هەردە ساڵ جارێک 0.27 پلەی سەدی پلەی گەرما زیاد دەبێت. توێژەرانی بەشدار لە توێژینەوەکەی نەتەوە یەکگرتووەکان هۆشداری دەدەن ئەگەر چارەسەری بەپەلە بۆ گەرمبوونی گۆی زەوی نەدۆزرێتەوە و هەنگاوی پێویست لەو ڕووەوە نەنرێ، ئەوە پێشبینی دەکرێت تا کۆتایی ئەم سەدەیە لە وڵاتانی یۆنان، میسر، لوبنان، سووریا، عێراق، کویت، سعودیە و ئیمارات و وڵاتانی دیکەی دراوسەی ئەم وڵاتانە پلەی گەرما 5 پلە بەرز ببێتەوە. ئەمەش ژیانکردنی مرۆڤ لە هەندێک ناوچەدا لە مەحاڵ نزیک دەکاتەوە. لەلایەکی دیکەوە بەپێی رادیۆی مۆنتی کارلۆی نێودەوڵەتی زانایانی بواری گۆڕانی ئاو و هەوا باسییان لەوە کردووە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنیا بەدەست گۆڕانی ئاو و هەواوە ناناڵێنێ، بەڵکو پشتیشی هەیە لە خودی گۆڕانی ئاو و هەوا و گەرمبوونی زەوی و ڕوودانی ئەو گۆڕانکاریانەدا. بەو پێی ئەم ناوچانە دەوڵەمەندن بەنەوت. ئەمەش هۆکارێکی سەرەکیە بۆ دەردانی غازی زیان بەخش بۆ بەرگەهەوای زەوی و دەیان ڕێگەی دیکەی پیسکردنی ژینگە.